عزیزان زۆر نیعمەتی خوای هەن کە خوای گەورە بەخشیوەتی بێمە بەخشیوەتی بە مرۆڤایەتی کە سودی لێ ببینێ و یەکێکیش لەو موعجیزە گەورانە و یەکێک لەو خواردنە بە تەمام خۆشانێکە هەیە هەنگوینە و کوردستانیشدا بەرهەمهێنانی هەنگوین یەکێک لەو بابەتانی کە گرنگی پێدەدرێ و چەندین کەسمان هەیە کە کاری لەسەر دەکات و لە ئێستادا لە ناو بازاڕەکانە هەنگوینێکی زۆر هەیە بەڵام بۆ ناسینەوەی ئەوەی کە چ هەنگوینێک باشە یاخود چ هەنگوینێک زیاتر ئەمێنێتەوە ئەو هەنگوینی کە بەرهەم دێنرێت تا چەندێک تەندروستە و هاوڵاتیان چۆن بیکڕنەوە لە کوردستاندا چۆن بەرهەمی بهێن ئەو کەسانی کە ئەیانوێت کاری لەسەر بکەن بۆی کە بواری ئابووریش لەلایەکی ترەوە ببوژێنێتەوە ئەمە تەوەری یەکەمی ئەمڕۆمان دەبێت جا من ناوەکەی خۆشم کاکدانە یەکێک لە لێکدانەوەکانی بەمانای هەنگوینیت ناوی هانی یعنی ئینگلیزی ئیتر هەوەسێ زۆر شیرینم باش بەس هەوڵ بە مێشوشتیوە زۆر لێ نەبێت باش نەگەروا بێ یا مێرو لەو شتیوە بەڵێ ئەزیزان دەچین لای تەورەکەمان بە میوانداری بەڕێز عوسمان مەجید شارەزای هەنگەوانی لەم تەورەیەدا گفتوگوی زیاتر لە تەورەکەمان دەکەین کاک عوسمان بەخێربێ بەخێر بەنام سپاس بۆ ئامادەبوونێت بەڕێستان لە کەیەکەوە ئەزمونتان هەیە لە هەنگەوانیە و چۆن ئەو ئەزمونە دەستی پێکرد بڵێ من هەڵبەتە یەکێک لە ئەزمونەکان یانیکە لە کارەکانی هەنگەوانی زۆر زەرورە کە حەز لە پیشەکەی بکەی پیشی هەنگەوانی بکەیت بەڵێ لە ساڵی 82 من هەنگەوانم تا ئێستا بەڵێ لە ساڵی 92 پرۆژەی تایبەتی خۆم هەیە هەڵبەتە من لە پێشا فەرمانبەریش بووم لە وەزارەتی کشت و کاڵ لەوێش هەر شارەزا بووم لە بواری هەنگا بەرپرسی یەکێ لە هەنگەڵانەکانی حکوومەت بووم بۆ ماوەی 16 ساڵێک تقریبا لەوێش پیشەی هەنگەوانی وەکو هەر پیشەیەکی کە ئەگەرێکی حەزی لێبوو گە چەند ساڵێک کاری تاکرد ناتوانانی وازیرە بینی لەبەرەوەی سوبحان الله ئەو مێرووە ئەو نەخۆی خۆشەویست ئەکار لەگەڵ ئەوەی کە هاروهاجە و پێشمانەوە ئەیات بەڵام ئێمە هەر ناتوانین وازی لێبێن بە حکمی ئەوەی پیشەکە زۆر وردەکاریە توانم بڵێ من لە 82 تا ئێستا 40 ساڵەکەت بەڵام تا ئێستا وازانم ئەمڕۆ بووم بە هەنگەوان لەبەرەوە زانستەکانی هەنگەوانی هەموو جارێ من لە چاپێکەوتنەکان ماڵێ مەگەریک هەنگەوانێک بڵێ من هەموو شتێک ئەزانم ئەوە هیچ شتێک نازانێ بۆ ئەڵێ هەموو شتێک ئەزانم ئەگەر هەموو شتێک بزانێ نەیڵێ هەموو شتێک ئەزانم لەبەرچی لەبەرەوەی پیشەی هەنگەوانی زانستێکی زۆر وردەکاریە زۆر وردەکاری باوەڕم پێ بکەن لەوە ئەگەر شادەکانم بێنم بە ئەم دیوارە بەشی ناکات ئەوە نەمان بەشداری کۆنگرەی جیهانی و عەرەبی و ناوخۆی کردووە خولەکانی ڕێکخراوەکان لەگەڵەوەی شاکە من کادیری هەم بووم هەر لە ئەساسەوە بەڵام ئێسێشەوە هەست دەکەم هیچ هەنگەوانی نازانم لەبەرەوە زۆر وردەکاریە ینی ڕۆژ بە ڕۆژ مەبەست لەوەیە زانستی نوێ پێی بە لایەنە شاراوەکانی ئەم مێرووە بە هەڵبەتە ئەویش هەرۆکو زانستەکانی کە لە 24 سعات تا گەوەڕانکاری تا دووسە بێت بە حکمی ئێمەڵێن تەکنۆلۆژیە زۆر استفادە هەیە لە هەمان کاتە زەرەریشی هەیە زەرەری پێگەێنێت کردنەوەی سنوورەکان بەهۆی هاتنە ژوورەوەی هەنگی نەخۆش و شاهەنگی نەخۆش و هەنگوینی خراپ کە لە بازاڕەکان لە هەنگی مردوویە لە هەنگی نەخۆش وەرگیراوە ئەوەی کە بینن لە بازاڕە مەسەڵەن کیلۆی هەنگوین بە 4000 بۆ 5000 ئەمانە ئەسڵەن ئەگەر خانمێک لە ماڵەوە بیکات بە شیرینی زیاترەکەوێت شەکری ئەتیادی بکات بە شیرینی لەو نرخە زیاترەکەوێت کەوا بێ ئەمانە هەمی بێهۆنین کە لە بازاڕەکانی کوردستان هەیە لەبەرەوە هەنگوینی ئەسڵ دەستکەوتنی زۆر زەحمەتە ئەرکێکی زۆر قورسە تاکو هەنگوینی ئەسڵ دەستکەوێت نەسەرەوەی کە بێگومان ئێستا هەم بینەرەکان و هەم خۆشمان چاوەڕێ ئەوین کە ئەم پرسیارەی کە زۆر لە هەنگەوانەکرێ کامە هەنگی ئەسڵە و کامە بەچیا بزین ئەسڵە و بەچیا بزین ئەوە دوایی نەسەری بەس بە بینە سەر دەستپێک بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستان لە کێوە دەستپێکانی لە کێیەکەوە ئەگە هەڵە نەبوومە بزانام هەنگاوانەکان وشەی بڕینی هەنگ بەکارێنوەنی لە کێیەکەوە ئەم بەرهەمەی ساڵی نوێ دەست پێکات ئێمە ئەلبەتە کوردستان خاوەنی گەرمیان و مامناوەند و کوێستانی وایە گەرمیان و نیمچە گەرمیان و کوێستانەکانیشمانەیە هەربەتە هەموو کەش و هەوایەک یا هەموو ناوچەیەک کاتی خۆی هەیە بۆ نمونە هەنگوینی گەرمیانەکان لە 15 شوارەوە دەست پێکات ئەتوانی دوای مانگێ دوای 45 بیبڕی ینی لە مانگی 6 ئەبرێت
وەختی ئەو کە دەست پێ ئەکات هەنگوینی گەرمیان دەستەکان بە بڕین هێشتان هەنگوینی کوێستان دەستی بە کۆکردەوە نەکردووە لەبەرەوەی کەش و هەوا و لە وەڕەکانیان دوو ناوچەی زۆر جیاوازن کەوا بێت ئەتوانین بڵێن بڕین لە کوردستان لە مانگی 6ەوە دەست پێکات لە مانگی 9 لە مانگی 10 ئەمجا کۆتایی پێدێت بەپێی ناوچەکە. زۆر باش کاگوسمان ئێوە خۆتان لە چ شوێنێکی لەو سێ شوێنی کە باست کرد هەنگاوانیتان کردەوە و جیاوازی چی بوو بۆ تۆ یانەوەتە هەمووی تاقی کردەوە؟ بەخوای گەورە ئەلبەتە من ئەم ئەزموونە هەنگەوانیان بە پیرۆ نەداوە. بەڵێ خاوەنی کۆمپانیای عوسمان مەجی ئەحمەم کە ناسراوە بە شەهانگ لە هەموو عێراق هەنگم هەیە سپاس بەخوای گەورە حتى لە جنوب و لە خواروی عێراقیش چەند کۆمپانیا و چەند ڕێکخراوێک شەریکن لەگەڵ منە لە پرۆژەکە. هەڵبەتە من گەرمیان و کوێستان بانکان مەکەم ئیتر لەگەڵ باران باری ئێستا دنیا ساردی کرد سیستەمێک هەیە لەو سیستەمە هەنگەکە ئەخەوێنم بۆ ماوەی 45 ڕۆژێک دوای ئەیگوازمەوە بۆ کوێستان بۆ گەرمیان لەبەرەوەی لەوێ زووتر پێ بگات. ئەو کاتە لە هەموو ناوچەکانی کوردستان ئەتوانم بڵێم من هەنگ و هەنگوینم هەیە لەخوا بەزلێبێ. باش باست لەو گواستنەوەیە کرد ینی ئەمە بابەتێکی زانستیە و پێویستە بۆ هەنگ بۆ مێشەنگ کە بەڵێن گەرمیان و کوێستانی پێ بکرێت یان من لە هەندێک ڤیددیوە بینیومە کاکە عوسمان لە هەندێک وڵات کە زۆر ساردەیان باراناویە ینی لە زستانیشە ئەو با بڵێن هەنگانم بینیوە هەر لە شوێنە ساردەکە بوون نیان گواسەوە بۆ شوێنێکی گەرمیا لەوانە ئەسڵ شوێنی گەرمی وەکو ئێری نەبێ وەکو کەلار و بۆ نمونە شارباژێر یا قەندیل. بەڵێ من داتایەک یان هەندێک وردەکاری کەم با بەڕێزەڵێم هەنگ و هەنگوینی کوێستانەکانمان بڵێن لە دوای نەورۆزەوە ئەجوڵێن بەڵامی گەرمیانمان لە نەورۆزەوە زیاد دەکە هەنگێ بێ بە دوو هەنگ وایە بەڵێ ینی مەگەر من لە نەورۆزەوە دەست پێ بکەم وەختی ئەو دوو هەنگەی هێنمەوە کوێستان لەگەڵ کوێستانەکان هەنگەکان لە یەک هەنگەوە من بە 4 هەنگ وەگەر بمەوێ بۆ بەرهەمی هەنگوین پەروەردەی کەمە سیستەمە هەنگاوانە بەڕێزەکان خۆیان ئەزانن سیستەمی هەنگوین مەسەڵەن لە هەنگی بەهێز هەنگین کۆکاتەوە هەنگی لاواز بەشی خۆشی کۆ ناکاتەوە. معناوایە بەڕێی من وەکو هەنگاوانێکی ئەوەندە ساڵ لە بواری هەنگدا گەرمیان و کوێستان پێکردن بە هەنگاوانی زۆر گرنگە داتێکی باشیەوێت بەڵام ئەو بەڕێزانی کە 10 هەنگ و 15 هەنگیان هەیە پێویست ناکە بیگوازنەوە چکوان بۆ ماڵی خۆیان ئەوێت بەشی خۆشیان ئەبێ ئینشاڵڵا چکە خەرجی گواستنەوەکەی گاڵتە نییە. بۆ نمونە منەی بەمە دەڤەری گەرمیان ناوچە عەرەبیەکان 2 ستاف 3 ستافەڕۆن بۆ کارکردن بۆ ئەوێ لەوە ئەو دەرچوون و گەڕانەوەیان دووسێ وەرەقەی پێویست بێت بە بەنزین و سیارە و خەرج و مانەوەیان بەڵام ئەگەر کابرا دەهەنگی هەبێ خۆ هەر دانگەکەی بەشی 2 سەفەرەکات هەمیە بێ بەزەرر وایەنە ئێمە پرۆژەیە بۆیە ئەبێ ئاوای لێ بکەن پەیوەندی بە بەرهەمەکەەوە یان پەیوەندی بە بەرهەمەکەەوە هەیە کوێستان و گەرمانی بکرێت بەرهەمەکەی زیاتر بێ هەم بەرهەمی هەنگوینی زیادە بێ هەم بەرهەنگی زیادکردی هەنگی زیاد بێت. هەندێک وردەکاری تریش هەیە مەسەڵەن پەروەردەکردنی شا لەوێ زووتر پێگات خواردنی خۆراکی شاهانە بەرهەمێنین لەوێ زووتر پێگات گرد هەواڵە بەرهەمێنین لەوێ زووتر پێگات چکە ئەوەی گەرمیانە. ئێستا سپاس بەخوای گەورە هەواڵمان زانیوە پەڵە داوێتی باشە لە 45 ڕۆژێکە لە هەندێک ناوچەی گەرمیان گوڵ پێگات ئەمەنەیە 45 ڕۆژێکی ئەمە شاخەکانمان لە کوێستانەکان بەفردایە پۆشێت. ئەم دوو ناوچە زۆر جیاوازن لە ڕووی هەمداریەوە. کاگوسمان بەڕێزت باس لەوە کرد لە 82 خەریکی پیشەی هەنگاوانین هەتاوەکو ئێستا جیاوازیەکی زۆر هەیە لە گۆڕانی سەردەمەکەیە بۆ مانایی کە پێشتر خەڵک لە لادیەکان بوو بەرەبەر هەمی هاتە شار و ئێستا گوڵ و بابەتی سروشتی کەمتر دەسەکەوێت زۆر جار دەوترێ و هەنگوینانەی کە ناو شارەکانن شتی باش ناخۆن بۆی هەنگوینەکەش کاریگەری هەیە ینی ئەو ئەسڵەنیە کە ئێمە دەستمانەکەوێت زۆر ڕاستە. ئەمە چۆن ئەم گۆڕانکاریە چی جیاوازیەکە بین لە نێو ئەو دوو سەردەمی کە پێشتر هەبوو ئێستا؟ سەردەمی زوو هەنگاوانی زۆر سادەیی بوو هەنگوینەکانمان وەکو هەنگوینی شەخوا بوو لەبەرەوەی نەنایە باپیرە کە هەنگیان بەخێوە کرد هەر لە لولەیەک وەکو کلۆرەدارێک دایاننا هەنگەکە خۆی یان ئەمانیان ئەمە یان هەنگوینی کۆکردووە کوی ناکردەوە لەبەرەوە هیچ دەستکاری ناکرا هەنگدار اینجا هەنگیش ناو شارە نەبوو ساڵانی زوو. ئێمە هیچ کاتێک لەگەڵ ئەو هەنگەوانە نین کە ئەنکانی لێ ناو شارەیە و ئێوە هەمینەکەی بخوات چکە ئەو گوڵانش کە لە ناو شارە هەن لە ڕووی زانستیەوە دووکەڵی سیارە دووکەڵی مۆلیدەکان پیسی ناو شار ئەکید
لەسەر گوڵەکانەکەی ئەمجان کۆیەکات کاتە ئەرکی بەخێوکردنی و بەرهەمهێناشی قورستر بووە بۆ زۆرێک لە هەنگاوانە لە 100 یعنی خەرجی 100 هەنگ ئێستا بەلای کەمیوە چەند میلیۆن دینارێکی عێراقی لە ساڵێکە بەڵام جاران نەنە سەبەتەی بۆ دروستەکردنی مانکەمان تێ کرد خەرجی دینارێکیش نەبووە لە سەردەمی زووە هەر داهاتی هەبووە لەبەرەوەی سابینی هەنگوینی خۆماڵی ئەو بینانەی شاخەکانی کوردستانن بەبێ ناوهێنانی هیچ شاخێک چکە بە لە 100 هەنگوینی کوردستان تا ئێمە ئێستا 8 بۆ 9 مەدالیای زیێڕین و زیوی جیهانیمانەیە کێشەی شمان زۆرە ئێمە لە بواری هەنگداریە مەسەڵەن بۆ نمونە هەنگاوانە ئازیزەکانی کوردستان لەسەر خەرجی خۆیان بەبێ هاوکاریکردنی هیچ لایەنێک هیچ وەزارەتێکی حکوومەتی هەرێم ڕۆشتوین ئێمە تقریبن 14 بۆ 15 کۆنگرەی جیهانی بەشداریمان کردووە لەسەر گیرفانی خۆتان لەسەر گیرفانی خۆمان باوەڕم پێ بکە کۆنگرەیە بە 6 بۆ 7 وەرەقە کەوتووە ئێمە کەسێکیش ناتوانێت بڕوە بەڵام ئێستا ئەو هەنگوینە شەکرێکە لە بازاڕ هەیە بە ڕێزێک ئەگەر هەوەسی لێ بێت ئەڵێ وەڵام من ننکم هەنگەوان بووە کاتی خۆی هەنگوینیش نازانێ بخوا ڕێک ئەهێنێ بە ناوی کوردستانەوە بەستەبەنی بووەکە بە ناوی عەسەری جیبال کوردستان وی فرۆشە بۆ نمونە بە وڵاتێکی خەلیج ئەمە شەکرە من هەنگوینی کوردستانم بە جیهان ناسانووە لەسەر خەرجی خۆم و لەسەر ڕەنجی ئەو هەموو ساڵم لەسەر ڕسقی مناڵەکانم دەستخۆشیشتان لێ نەکراوە کاتونەتەوە نەوەڵا لەگەڵ ڕێزمە خۆزگە کەسێکی ناشرین باتە ئەم شارە پێشوازی لێکرا بەڵام ئێمە کە دێینەوە لە یەکێ لە کۆنگرەکان لە لودان 2 مەدالیای زێڕینمان هێنایەوە کەسێک لە وڵاتە نەی و بەخێر بێنەوە یعنی ئێمە دەستکەوتێکە بۆ کوردستان نەک تەنها بۆ ئێمە نەمانوتوە هەنگوینی ئێمە تومان هەنگوینی کوردستان ئەوەی کە کردومانە هیچێکی بە ناوی شخصیەوە نەکراوە ڕاست بە ناوی کوردستانەوە کراوە ئێستا ئەم ساڵ ئینشاءالله خوا یارمەتیمان بەوانە بێت بۆ چوونی من هەنگێکی زۆرم لێ لە کوردستانە و پاریش لەبەرەوەی کە هەنگوین نەبوو هە زۆر مرد باوەڕم پێ بکەین نیوەی هەنگاوانەکانیشی لەگەڵا بمرێ کەسێک ناڵێ خۆتان خۆش بن زۆر باشە کاک با بین لەسەر ئەوەی کە هەموو شتێک کوالێتی دەورە بینەوە نیە بە شێوازێکی گشتی بەرهەمی مێشهەنگ کە پێوترێ هەنگوین کوالێتیەکەی لە ڕووی بەهای خۆراکی لە ڕووی بەهای تەندروستی لە ڕووی ئەو پێگاتانی کە تیادی کە لە تاقیگە پێشکەوتوەکان شیکاری بۆکرێت چۆنە هەڵبەتە کە ئەڵێن هەنگوین ئەبێ هەنگوینی ئەسڵ بێت ئێمە بە هەنگوینی شەکر ناڵین هەنگوین بە هەنگوینی دەستکاری کرا و تاموبەن ناڵین هەنگوین کۆمەڵە سیفاتی خۆی تایە ئەو سیفاتانەی هیچی بەدەستی بەرەمهێن نییە یعنی هەنگوینەکەی من ئەگەر تاڵ بێ من دەسڵاتم نییە زۆر شیرین بێ دەسڵاتم نییە مام ناوەند بێ دەسڵاتم نییە بۆنی نەبێ دەسڵاتم نییە یەک سیفاتیش لە هەنگوینی ئەسڵیە هەیە حەزەکەم لەڕێ ئەم بەرنامەی بەڕێستانەوە بینەرەکانی بەڕێستان بیزانن هەنگوینی ئەسڵ زۆر جار لە زستانە زبرە بێت بە کوردی هەر کاتی خۆشی ئەیانەوە ڕەویوەتەوە بەدەن کۆڵە بوون بە زمانی کوردی خۆمان پێڵم بەدەن کۆڵە بوون ئەم تەبەلوەرە ئەم کریستاڵشێنە ئەم زبربوونە سیفەتێکی سروشتی هەنگوینی خۆماڵیە کە لە جەوێکی ئاسایی ژوورا دایبن لە چواردا بخوارەوە لە سەلاجا بێ لە ژوورا بێ لە گەنجێنی هەنگاوانەکە بێ لە ماڵی مشتریا بێت بەرەمهێنا بێ هەرکوێ بێ وای لێ دێت خوارد پلەی چواردا بەڵێ ئێستا زانایان ئەڵێن ئەو هەنگوینی کە زبر بوو وەک ڕۆنی کوردی لە هات ئەو کۆمەڵێ سیفات ئەپارێزێت تێک ناچێت تەماشاکە بەرنامەی خۆی گەورە چەند جوانە بۆی بپارێزرێت ئەم کەوالەتی کە جەناب بوو باسی کرد لە دەستی نێت ئەمێکیشیان دوو کاڵی هەنگوین دووبارەی ئەەکەمەوە ئەبێ هەنگوین بێت ئەبێ هەنگ لە گوڵی سروشتی کۆی کرد بێتەوە بەبێ دەستکاریکردنی هەنگەوان و بیکاتە شانەکانی هەنگوینەوە ئەمجا بانگوێن سە بکرێ دوو جەنابووە فەرمی هەنگوین پێکاتەکانی چییە و سوودەکانی چییە لە ڕووی بەهای خۆراک لە ڕووی بەهای خۆراکیەوە مەسەڵەن چەند توێژینەیەکمان لە بەردەستایە خانمێک لە رووسیا 3 دانە مانگ لە ماستەرەکەی خۆیان هیچ خواردنێکی نەخواردووە ئیلا هەنگوین نەبێت 3 مانگ هەر سێژەمە خۆراکەکەی بە هەنگوین کۆتایی پێێناوە بەبێت تێکەڵکردنیشت لە نیوەی ماستەرەکە دوای 4 ڕۆژ فاستیان بکرێت تەماشاکەم بەس ڤیتامین سی نەقسانە
بەس ڤیتامین بەس ڤیتامین سی ئەمە توێژینەوەی قسەی من نییە دوای وەختێکە مەسەڵەن پارچە لیموویەکی بۆ هەمینەکەی ئیزافە کرێ کە خواردوێتی ڕۆژانە ئەو ڤیتامین سیشی پڕ کردوەتوانێ پێویستی لەشی مرۆی بە تەواوی لە هەنگوینە هەیە سوبحان الله یعنی بەبێ ئێستا تۆ لە سەفەرای ڕێنماییە بۆ وەرزە شەوانان بۆ گەشتیارەکان ئێمە بەداخەوە لە وڵاتی قەزا و قەدەریان لە کاتی لە قۆمان ئەگەر هەنگوینی پێ بێ لە برسان نامری و کێشەش بۆ برس نابێت ڕاستە لەبەرەوە هەنگوین پێویستیەکانی خی گەورە کردوێتی بە دیاری بۆ ئینسان پێویستەکانی لەشی مرۆڤی هەمووی تایە لە هەنگوینە لە خۆراکەکانی کە زۆر خواردنی زەرەرەیات وکەم خواردنیش سوود ناگەینێ مەسەڵەن احتیمالەوەکو گۆشت و شتەکانی کە من لە بواری تەندروستیە زۆر شارەزایم نییە غێری بۆ ئارانگەکەی نەبێت بەڵام لە هەنگوینە زۆری خۆی زەرەر ناگەێنێ کەمیش خۆی قازانج هەرەگەێنێت قازانجی خۆی هەرەگەێنێت لەبەرەوە هەنگوین من وا تێگەم دیاری خی گەورە بێ بۆ مرۆڤ و مرۆڤیش هەر هەنگەوانێک لە بینی هەنگەوان و بەرهەمێنەکە خی گەورە هەیە چکەم نە ڕۆمە شیوێک دۆڵێ شاخێک دێکەی خۆم لێ هەنگ بەخێوەکەم لەوە چه کەسێک نێوە لە نزیکشم بێتەوە لە بڕۆی هەنگ پێوەدات ئەوشی کە حەزی لێ بێت مەسەڵەن نزیکم ببێتەوانەیە کات و مۆسیمی خۆی هەیە بەرەمێ قسێکی ڕاستە دەوترێت لەسەر هەنگوین کڕین چونکە ئێمە ئەوانی کڕیارن شارەزانین لە بەڕاستی وەنیە کارێکی وەکو جەنابەت فەرمووت شتێکەڵێ ینی تەنها سیقە و متمانەی منە بە ئەوەی کە هەنگوینەکەی هەیە کەسەکە بەس ئەبێ ئەو سیقەیە هەبێژن شتێکی کە نیە بڵێ وەکو بابەتێکی ترە ئەم کوالێتیوانی ئەم ڕەنگەوانی ئەم تامەوانی ئەزانم تابێت لە تۆڕە کۆمەڵاتیەکان زۆرش بڵاوێتەوە ئەمە بۆ تاقیکردنەوەی هەنگوینی ئەسڵ و نەئەسڵە هەمووی خێرە لایەکەوە متمانە بە هیچ نەبێ بەرهەمێنەکە یەک ئەمە یەک دوو تاقیگە تاقیگی وە پێشکەوتومانی بەڵێ بەڵێ تاقیگە هەیە تاقیگە لە سلێمانی هەیە و تاقیگە لە زانکۆی سەلاحەدین هەیە هەتا پێکاتەکانیش بۆ جیاکەنەوە چی تایە مەگوینە بۆ جیاکەنەوە ئەم قسانی ئەوترێ نازانم ئاگری پێوەنێگە ئاگری گرت و نازام کەوچکێکی پیاکات داری هەنگوینەکەی پیاکە گەرینەکەی نەپچڕا و تۆڵە بارێکی منێتەوە ئەمانە ڕاستن هەمووی دەستکاری ئەکرێت ئەمڕۆ لە جیهانە وەکو عیلم زانستەکانی هەنگاوانی پێشکەوتووە ئەلبەتە زانستەکانی فڵکردنیش پێشکەوتووە ڕاستە ئەمە یەک دوو بەداخەوە ئێڵێم تا 5-6 هەنگەڵانی هەنگاوانان سوتاوە چوومەتە سەری بۆ پشکنین دوای کە سوتاوە غێری پلێت و ئاسنەکەی کەم نەبینەوە بمێنێتەوانە ئەی باشە بۆ لە هەنگەڵانێکی 100 هەنگیا کە سوتاوە مەسەڵانێکی 10 کیلۆ هەنگوینیشی تیا بوو بێت تەنی هەنگوین من غرامێکم نەبینی ما بێتەوە می سوتا هەنگوینی ئەسڵ لێم تەوان بەڵە ئەی بۆ کەوچکێک هەنگوین ناسووتی ئەگەر بە چرخ لێ بی من ببوورە ئەوانە هیچی بە ئەوان متمانە نازانم دووبارەیەکەمەوە بەرهەمهێنی ئێمە یەک خۆشبەختانە هەیە ئێستا ساڵەڵین هەنگوین نییە لەندێ وڵاتانی دراوسێ هەنگوین زۆرە کە دیەکانمان سنوورن لەگەڵیانە خزمەتی و کەساتیمان هەیە لەگەڵیانە باشە بۆ لەو ئەو دیوەنگوین زۆرە لە دیەکەی من هەنگوین نییە ئەمە کەوتە سەر هەنگەوانانی ئێمە تا ئیمڕۆ جێی متمانە لەخوا بەزابێ سوپاس بخوا ڕێژەیەکی زۆرمان جێی متمانەیە لەبەرەوەی تا ئێستا هەر ساڵێک هەنگوین نەبووە بەڕاستی بە خەڵک ئەڵێن هەنگوینمان نییە بەشتوانین ئیشی تری تاکوین بڵێن هەنگوینمان هەیە ئەمە دڵخۆشکەرە ئەم فقرەی تاکو ئێستا ئێمە هەر بە ڕازگویی لەگەڵ پیشی هەنگەوانە ماوینەتەوە الحەمدوللا بەڵێ باشە کاتێک ئەڵێن هەنگوینێکی نائەسڵ چی تێکەڵ ئەکرێیان چ شتێک وای لێ ئەکا کە ئەم هەنگوینە نائەسڵ بێ و کاریگەری بکاتە سەر پێکاتە و بەهای ئەم هەنگوینە هەڵبەتە ئێمە بۆ کۆنگرەکان ئەچین وەکو ئەرزم کردین بەشداری ئەەکەین هەندێ جاریش داوەتی تایبەتمان بۆ کرێت لە هەندێک کارگە دروست بووە کارگە فەردەی شەکری وشکی پێەکەی لە خوارەوەڵێت تاچی بەچی تاموبوونی هەنگوینە بۆ چاکەم کە ئەمە هەر تێکیش ناچێت مەسەڵەن 5 ساڵ 4 ساڵ لە ماڵی خۆتا داینێ هەر ئەو هەنگوینەیە تامی بۆنی خۆشە تامی خۆشە ڕەنگی جوانە با ڕەنگێکە تۆ بتەوێت شەکریشە هەنگی نەبینیوە ئەمە شێوەیەکیان شەوی دووەمیان هەنگوینەکەی ئێمە کە لێمانەکردنەوە ئەتوان مەسەڵەن تەنەکەی هەنگوین لەگەڵ دوو تەنەکە شیلە و شیرینی کاتێک هەڵاوکەن جۆری سێمیان هەنگەکە هەیە وجودی هەیە هەنگ دانراوە بەڵام هەنگەوان شکریاتێ ئەوان تا ڕادێتۆم بڵێن باشترە چکە هەنگ جووت شەکرەکان ئەشکێنێ کاتەوە بە تاکشەکر و هەر شکریش نییە شتێکی کەی لەگەڵ تێکەڵاوەکات چکە ڕاتە دەرەوە شەنگەکە گوڵ و شتێنە تێکەڵیەکات
ئەمجا بێجگە ئەوەی ئەوانەی کە ئێمە نایزانین ڕاست شەریکات هەیە ئەنزیم و پێکاتەکانی ناو هەنگوینیش بۆ دروست دەکات ڕاست لەبەرەوە ئێستا ئێمە لە کوردستان خۆشبەختانە ناتوانین بڵین جێگەیەکی باشین بۆ ئەوەی کە هەنگوینی خۆماڵی دەستکەوێت باشە بەڵێ کە با سێری چیتە لای کەسێکی هەنگەوە من ێمە خزمە جەنابێت هەنگت هەیە ینی شانە هەیە و ڕیاڵ هەیە طبعا ڕیاڵمە بەسم ڕیاڵ مەدرید نییە ڕیاڵ مەدرید وەسەی زۆر خراپە ئێستا هەنگوینی ڕەش هەیە و هەنگوینی زەرد هەیە ئەمانە جیاوازەکانیان چێ من حەزەکەم بزانم باس لەوەکەوەی هەنگوینی ڕەشە هی ساڵی پێشتر و 2-3 ساڵ پێشترە بۆیە ڕەش بۆ تۆ ئەمە ڕاستە نەم قسانە بۆیە ئێمە هەموو جارێک ئەڵین ئێمەی هەنگاوانان پێشان بە کەناڵێکی ڕێنمایی هەیە بە تایبەتی باشە بەداخەوە تا ئێستا دەستان خۆش بێت چەند جارێک بەرنامەم لێرە پێشکەش کردووە لە کەناڵەکانی کێش بەڵام کەناڵێک کە 24 سعات وەڵامی خەڵک باتەوە لەسەر ئەوە هەنگوین خۆی هەیە ڕەشە هەیشە زەردە هەری خۆی هەری ئەم ساڵ بۆ نمونە لە ناوچێکی وەکو شارباژەر یا پێنجێن لە یەک ناحەیە کە ناحەی گەرمکە بۆ نمونە من هەنگم هەیە یەکییان کاڵ دەرچووە هەنگوینەکەییان تۆق دەچێت دوو گوندانە دوو دێدانناوە ئەمە پێویستی بە ڕاستەوخۆ بە لە وەرگای ئەو دێەوە هەیە جۆری گوڵەکەیە ئەمێنێتەوە سەر شانەکەی کە جەناب و شانەکە بۆ ڕەشە وەختێک هەنگ شانە دروست دەکات یەکەم جار یا سپیا زەردە لەبەرەوەی میێ لە لەشی خۆی دەرێنێت ئەگەر ئەمە باسی هەنگوینەکە من باسی تەزویراتەکەی ناکەم دەرێنێ بۆ قاچە بچکۆلانەی ماڵی پێ دروست دەکات بۆی هەم بێچوو تیا بەخێوکات هەمیش هەنگوینی تێ بکات وەکو مەغزن باشە سەردەمی بێچوو بەهارە بێچوو تێکات هەموو بێچوویە کە تێکات 5 کاژدا ئاماڵێت 5 پێسی تەنکدا ئاماڵێت ئەمە لە چاوە شەش پاڵوەکانە ئەمێنێتەوە لە زەردەوە لە سپیوە ئەیگۆڕێ وردەوردە بۆ ڕەش هەموو بێچوویەکیش کە تیا پەروەردەی ئەکات بەچی تەعقیمی ئەکات دەرەمیەوێک هەیە خۆمان پێڵەن دەرەمیە و بەرەمیە و بە عەرەبی پێڵەن عوکبر بە ئینگلیزیش پێڵەن پرۆپۆلیس ئەم ماددەیە وەکو بنیشت وایە لەکوێی هێنیانەکان لە گۆڤکی دارەکان کۆیەکاتەوە وەکو بابەتەکە تیرەکان وایە کە هێنێ لەیرە خۆی ئەنزیمی ئەکا بەسەرا ئەیشێلێت ناوی چاوە شەش پاڵەوەکانی کە ئەبێ هەنگوینی تێکات تەعقیمەکات یان هەرچی لەشێکی نامە بڕواتە ناوینەکەوە وەکو حەشەرێ شتێک پێی مۆمیاکات وی هەم بۆنی نەبی و هەم تەحکیمیش بێت ئەمما دێ ئێسا سوبحان الله زەجەیەکی لە عالەم هەڵسانوە بۆ ئێسا 15 ڕۆژ بەل ئێستا من لە چین بووم 3 کارگە چوم دوانیان لە بەس لە ماددێ ئیشەکەن داو دەرمانی پێ دروستەکەن بیرم نەبوو بیهێنە من هەدیەکیان داوە پێم جانتایەک پڕ لەوانە لە مەڵحەمی دەموچاوەوە هەتا مازوونی دان هەتا گولاجی خواردن بۆ تەندروستی ئینسان بۆ بەرزکردنەوەی مەناعە بۆ بلابردنی بەکتریا هەرچی تۆ یە بە خەیاڵتە ئەم نەخۆشی چاسەگەڵێ بەڵێ بەگاڵتە نیە لە قورئانە باس کراوە ئەم ماددەیە چۆن ئەم ماددە موعەقەمەی کە سانستی ئەمڕۆ وەکو ئەنتیبایۆتیکێک وەکو پاکشکەرەوێک کانگ بەکاری ئێنێ بۆ خۆی ماددەکانیان زۆریان ڕەشە ئەم شانە ڕەشە هەیە هەنگوینەکە خۆی زەردە بەڵام شانەکە ڕەشە مشتریەتە لای من ئەڵا شانەی ڕەشم پێ بزەڵم بەسەر چاو بۆشی باسەکەم کاکە ئەم شانەیە هەنگوینەکەی ناوی زەردە کە پێی خۆی بەڵام شانەکە بێچووی زۆر تیا کردووەنگەکە زۆری تەعقیم کردو بۆیە ڕەش بووە ڕەنگی گۆڕاوە لە زەردەوە یا لە سپیەوە بۆ ڕەش کەواتە کامیان باشترە هەر هەمویان پێکاتی هەنگوینەکە حکومەکات بەڵام هەنگوینی ڕەش معادنی زیاترتیایە ئاستەکانی زیاتر بەسا لە ماڵێ ما بن بە دوو بەشەوە هەیە حەزی لە شانەیە هەیە حەزی هەال بەس لە ڕۆیاڵەکەیەتی ئەومان هەیە دائیمەن کەشوهەوا هیچ کاریگەریە کاتە سەرەوەی گرفتان بۆ دروستکە لە بەخێوکردنی هەنگایان ئەوە تا ئێوە زەمینە سازیەکەن هەموو ساڵێک لەگەڵ کەشوهەوا ئێمە ڕاستەوخۆ پێمدان بە کەشوهەوایە سروشتەکانی کوردستان کە ئێمە شانازی پێوەکەین بە جەنابتم وت ئێمە بەون نەزانین ئێمە لە ئاسی عالەمە یعنی ئەگەر بەراوردی من کەی بڵێ تۆ هەنگاوانێکی باشی لە کوردستانە چەند ساڵ لە دوای چینەوە یاڵم 100 ساڵ منەگە 100 ساڵی کە تەمەن بێ هەنگاوان من ناگەمەوان چکە کۆمپانیایەک بە من ئەڵێ بە ڤیدیۆ هەمە ئێمە گروپێک بووین لە ئاستی نیشتیمانی عەرەبا ڕۆشتین ئەلبەتە عێراقیش بەشێکە لە نیشتیمانی عەرەب
لە عێراق ئێمە دوو کەس ڕۆشتن وەکو هەنگەوان، یەکیان لەوانە خۆشبەختانە من بووم کە کورد کە ڕۆشتی نێ پرسیارم لێ کرد وتم کاکە ئەم جێگای ئێوە ئەم بەرهەمی ئێوە بمبورن باوەڕتان پێ ناکەم. بە منی وت تۆ چەند هەنگی هەیە؟ وتم دەوری 8 ساڵێکم هەیە. پێکەنی وتی ئێمە بە دوو ئافرەت ئەوە بەخێوەکەن. وتی ئەی بەندە من 110,000 پور هەنگمە یەک کۆمپانیا 110,000 پور هەنگی هەیە. بەرهەمەکانی بەغرام خەسار نابێت بەغرام، یعنی ئەو دەرەمیەوە لای ئێمە گەوانانی سووتیان فڕێ لەوێ گرامێکی لە هەندێک داو دەرمانە گرامێکی $1 چلوەیەکی $1000 لە هەندێ دەرمانە کە ئەیکەن بە دەرمان. لەبەرەوە ئاستی هەنگەوانی لە کوردستانە زۆری ئەوێت و بەرپرسێتی ئێمە و ئەوانەی کە بتوان هاوکاریمانکەن بەڕاستیانی. باش ئەوتری ئەم ساڵ بەرهەمی هەنگوین کەمە پەیوەندی بە کەشوهەوە تەڵەنزانی، بەڵام بۆچی ینی ئەم کەشوهەوە چی کردووە بەرهەمی ئەم ساڵ کەمترە؟ بەڵێ کوڵەکان کەیشی لە دەرەیەن پێویستن بە پلەیەکی تایبەتی خۆی هەیە. ئێمە باسی پلەکان ناکەینە بەرەوەی جۆری گوڵێک لەگەڵ گوڵێکە جیاوازە. پار بەهار بەهارەکەی زۆر سارد بوو، باران زۆر بوو باران گوڵ و ژینگەیش جوان بوون، بەهار خۆش بوو، بەڵام هەر سارد بوو لە پڕێکە دوای سەرما هاوین هات. ئەنیمە بەهارمان نەبینی وەکو هەنگەوانن پار زستان و هاوینمان بینی. ئەمە تەسیرێکی زۆر زۆری هەبوو. لەبەرەوە هەوریش بۆ نمونە هەندێک ڕۆژ ئەگەر هەور هەبێت ئەو گوڵانەی کە پێویستیان بە تیشکی هەتاوەیە گوڵەکان هەن گردیشان تایە بەڵام شی لە دروست ناکەن لەبەرەوەی تیشکی خۆلێنە. بەڵێ ئاستی هەنگەوانیش لە کوردستان زۆری ئەوێت. مەسەڵەن بۆ نمونە کابرا پورەیەکی گرتووەتەوانی ئەوەنەیە لە 24 ساعتە بەشی هەنگەکانی خۆی ناکە بەشی خۆی ناکە بەشی لێکە خۆی کات و ئەوێنی داوای هەنگوینی دێکات. وەکو ئەوایە داوای کرێکارێکی بەردگواستنەوە بکە لە مناڵێکی 5 ساڵی بۆی نابێت. ئەمە ئیشی ئەو نییە. زۆر باشە لە ڕووی ئابوووریەوە تا چەندێک گرنگە لە کوردستانە گرنگی پێدرێ خۆی گەورە کەسانی وەکو ئێوە بێڵە، بەڵام ئێمە لە کوردستان پێویستمان بە چەندین کەسی ترەکە لەم بوارەیە کار بکەن و هەلی کار بۆ زۆرێک لە گەنجانیش بەڕاستی بڕەخسێنن. تا چەندێک پێ دوایە ئێمە توانین لەم بوارەیە بەرەو پێش بچین لە کوردستان؟ خۆشبەختانە ئێستا بەندە ڕاوێژکارم لە UN بۆ ئەو شەی جەنابوو کار بۆ ئەکەین لە پسپۆڕانەوە دەست پێ بکەین کە زەراعین گەنجەکان لەگەڵ ئەوشان کە پیشەکان خۆشەوێت. هەنگاوی یەکەمان ناوە ئێستا لە سلێمانی لە دهۆک لە هەولێر لە مووسڵ لە بەغا لە 5 پارێزگا تا ئێستا خولمان کردوەتەوانی ئەوەی کە حەزی لێتی لە هەردوو ڕەگەز فێریانەکەین جارێ چۆن هەنگ بەخێوکەن هیچمان پێ نەوتون. هەنگاوەکانی داهاتوو بەپێی بۆچوونی ئێمە من بە 3 وەزیری کشتتوکاڵی شموتوە لە هەرێمی کوردستان ئەمجارە بە وەزیری کشتتوکاڵی بەغا شموت وتم ئەگەری هاوکاری هەنگاوانان بکەن ئێوە نەوت لە بیر ئەکەن، یعنی ئەوەنە باری ئابووری خەڵک چاک ئەبێت و حکوومەتی چاکە بێت. ئەگەر بێت مەسەڵەن بۆ نمونە کارگەیەک یەکێ لەو کارگانەی کە من تێچووم 1 ملیۆن تەن هەڵاڵە هەنگوین دەرەمیە و خواردنی شاهانە کرمی هەنگی هەبوو. بەزەین بە خۆمە هاتەوە لەبەرەوەی سەلاجەکەی خوا ڕستیان باڵبەتە بە جوور پێگەشتمونەوەن ئەو 1000 مەترێک ئەوەی تیاخازم کرده بوو هەمووی 18 لەژە سفر بوو. من سەلاجەیەکم هەیە پچکۆلەیەکە لە دوکانی خۆم دامناوە وەختی وایە ئەو نەکارەبانیەکە بۆ میوانەکانم ئاو سارد کرد. ئەمە جوودی ئەوێت. بە بەڕێستان ناڵێم ئەگەر هەنگ ئیهتیمامی پێ بدرێت بژێوی ژیانی لە سەتا بەلای کەمیەوە 30 بۆ 35 خەڵکی کوردستان جێبەجێکات. باش بتێونێتەوێ کۆمەڵێک پیشە هەیە لە هەموو وڵاتێکە هەیە یا لە زۆر وڵات هەیە ڕێکخراو هەن لەسەر ئاستی تاکیژن. ئێوە لە هەرێمی کوردستان جەنابەت یان هەنگاوانن وازە نزیکی 8,000 هەنگاوانێ لە هەرێمی کوردستان زۆرمانەیە. بەڵێ تا چەند ئێوە کۆنتاکت و ڕەبت و ڕابطان هەیە لەگەڵ هەنگاوانانی ئێران هی وڵاتانی ئەوروپا وڵاتانی عەربی، یعنی ئاڵوگۆڕی زانیاری ئەکەن ئاڵوگۆڕی ئەو لەمپەر و گرفتانەکەن کە لای ئەوان چۆن تیان پەڕانەوە بۆی ئێوە لەگەڵ گرفتێکی وا هاتە بەردەمتان تێیپەڕێن؟ بەڵێ ئێمە
لەگەڵ هەنگاوانانی جیهان علاقەمان زۆر بەقەوەتە زۆر بەهێزە و هەنگاوانانی کوردستان خاوەنی 4 کۆمەڵی هەنگاوانیە بە کەرکووک و پێنج لەسەر هەمووی تۆڕی هەنگاوانان هەیە بەڵام ئێستا هیوامان هەیە لە 2002 تا ئیمڕۆ خۆی تازە نەکردێتەوە لە ڕووی یاساییەوە ئێمە ناتوانین ئیتر بە جیهان بڵین ئێمە خاوەنی کۆمەڵە و تۆڕی هەنگاوانانین ئێستا وەکو شەخسە ڕۆین بەداخەوە پێیان ئەڵێن بەم بەڕێزانە کاکە تۆ لە 2002 لەوی خۆمە تاپۆی کەس نییە ئەی گەنجەکان ئەی خەریجە تازەکان ئەی هەنگاوانە تازەکان علمی هەنگاوانیش تازە بۆ نمونە من لە وەختێکە تازە بووم بۆ هەنگاوانە بۆیە قاموسێکم بهێناوە لە ماڵەوە بە پەرداخە چاوە دانیشتمایە و سراحەت و ئەمدام توانێت لە پڕێک لە شوێکە تەرجمەکەم بەس گەنجێکی وەکو دادا بە کلیچێکە توانێت کتێبە تەرجمەکە ئێسا بەڵام احتیمالە ئەوەی پێش 22 ساڵ تەمەنی مەسەرەن 40 ساڵ بوو بێ ئێستا 60 ساڵەکات ئەکی ناتوانێت وەکو گەنجێک من ناتوانم وەکو گەنجێک لەم ڕەوڕەوەی هەنگاوانە سەریعی جیهانە بڕۆم پێویستەکە پارتەکان ئاوڕێک بنەوە حیزبە کوردستانیەکان کۆنتڕۆڵی هەنگیشان کردووە لە کوردستان ئیلا بێ فڵان کەس بێت بەداخەوە ینی لەبەرەوە وازمان هێنا بەڕاستی من یەکێک لەو بووم کە بەرپرسی پەیوەندیەکانی تۆڕی هەنگاوانانی کوردستان لە پار ساڵەوە بڕیارمدا پێم وتم بەڕێزان من بخوا بمورن هەستەکەم ئەم کاری من ئەگە لێ بم خیانەتە لە هەنگاوانانی کوردستان ئێستا چاوەڕێی ئەوەی ئینشاءڵڵا گەر وا پەرلەمان هەڵبژێراوە بەڵکو بتوانن هەنگاوانان کۆمەڵێ گەنجی بەتوانای ڕۆشنبیر هەڵبژێرنەوە بۆی بتوانن ئێمە هیچ نەبێ ناگەینە ئەوان بە دوایانە ڕاکەین وردە بە دوای زانستەکانیانگە دەست خۆش بەوزانم قسە و پرسیاری باشمان کە تۆی نەوەڵا کاتی زیاشمان وەرگە لە بری بابەتەکە زۆر گرنگ بوو سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ بەڕێز عوسمان مەجید شارەزای هەنگاوانی کە لەم تەوەرە لەگەڵ منی سپاسی بەڕستانەکەم هیوادارم کەناڵە ئازیزەکانی کوردستان ئاوڕێک لە هەنگاوانان بنەوە زانستەکانی هەنگاوانی ئێمە زۆر لی دواکەوتوین هەنگاوانان زۆر پێویستیان بە یارمەتی هەیە لە ڕووی زانستیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ڕێخستنەوەی خۆمان کە ئێمە هەنگاوانانی هیوادارم لە بەرنامەیەکی کە بێم و ئێرە ئێوەش دڵخۆشکەم لەگەڵ هەنگاوانانە بڵێم ئێمە کارمان کرد ڕێکەوتینەوە و ئێستا کۆمەڵەیە گەنجی خاوەن شەهادەی خوێنەواری هەنگاوانی چاک ڕەوڕەوەی هەنگاوانی کوردستان ئەبن بڕێوە عوسمان مەجید یاخوا بەخێر بێ سواز دەکەین